تورکیاش بە هەمان ئامانجی دەوڵەتی عوسمانی قەدیم دەیەوێت دەوڵەتی عوسمانی نوێ بکاتەوە بەڕاستی ئەوەش خەتەرێتێکی زۆری دروست کردیەوە بە فەعلی پلانی دانایە کە ڕۆژاوای کوردستان کە سەروبەندی هێرشەکانیی جارێشتر هێرش بکاتەوە سەر ڕۆژاوای کوردستان و ئەوەی کە دیارە لە هەرێمی کوردستان 50 کیلۆمەتر هاتۆتە ژوورەوە و بە فەعلی لەناو هەرێمی کوردستانە و ئامانجیەوەیە بەداخەوە هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان هەرچەندە لە ڕووی ئابووری سەربەخۆی و پلانێکی تۆکمیان دانا بەخۆ بەلایەنێکی ناوخۆی هەرێمی کوردستان کە دەستیان لەسەر قورجی هەرێمی کوردستان و خەڵکەکەی داناوە کە بیخنچن بەداخەوە یعنی ئەو وەجهە ناشرینە بەهۆی ئەو پلانەیە و بۆ کە تورکیا تێدا باڵا دەستا و دەیەوێت کوردستان و قوارەکەی نهێڵی چۆن دەیەوێت لە ڕۆژئاوا سیستەمی سیاسی لە ڕۆژئاوا پەک بخات بەڵام کێشە سەرەکیەکە ئەوەیە لایەنێکی ناوخۆی دەستی ئەو لایەنەی گرتووە کە بێتەوە ناوخۆی هەرێمی کوردستان و داژکار لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکە و لە دەربارەی پرسیارەکەشتەوەی کە بۆ یەک ناگرین کەی کوردیەک بووە تاوەکو لە سەمقەزەیەک بگرێ بەداخەوە چونکە پاراستنی بەرژەوەندەکانی بنەماڵە و حیزبایەتی وای کردیە کە کورد پەرتەوازەبی ئەوەش لە بەرژەوەندی قەزەی کوردانیە و لە هەمووش جێگەی سەیر و سەمەرەتر و پێکەی ناویتراوەیە کە بەناوی کوردیشەوە قسە دەکەن کە ئەو خەتەریەتە هەیە یەکیش ناگرن لە بێناو کورد بە تاکید هەر کاتێک دژمنانی کورد لایەنێکی ناوخۆیان کڕیبی لە داهاتوودا دەخێتە سەرەویش یعنی لە داهاتوودا هەڕەشەکە لۆستەویش دروستەبی هەر لۆ معلوماتی جەنابتان دادگای پاریس کە وەزارەتی بازرگانی عێراق داوایەکی لەسەر نەوتی هەرێمی کوردستان تۆمار کردێک لە دەوڵەتی تورکیا و داوای ملیاران دۆلار لە دەوڵەتی تورکیا دەکات و ئینشاءالله لە داهاتوو دەبینین کە بە ناچاری تورکیا بۆڕی نەفتی هەرێمی کوردستان ڕادەگری و ئەو لایەنە ناوخۆیەش دەی بە ناچاری و بگەڕێتەوە ژێردەستی عێراق و لە ڕێگەی عێراق و نەفتی خۆی فرۆشەکە لە بەرژەوەندی خەڵکە بەپێی ئەو ڕێکەوتنەوە دەوڵەتیانەی کە هەیە ئەگەر هەر دەوڵەتێک سنووری خۆی نەیپاراست ویان نەیویست سنووری خۆی پارێزێ دەبێت ئەنجومەنی ئاسایش حیمایە ئەنجومەنی ئاسایش تەداخولی وڵاتانە بکات و وەزائیدەن ئەو وڵاتە بپارێزێ بەڵام ئەوەیە کێشەی ئێماوەیە ئەوانیش تا حەدێکی زۆر یعنی چاوی خۆیان دادەخەن لە بەرامبەر ئەو هەموو پێشەرکاریانی کە بەرامبەر کورد دەکرێت بەڕاستی بۆیە گەورەترین چەکی کورد ئەوەیە هەموو بەرژەوەندیە حزبی بنەماڵەکان بەڵاو بنین و لە پێناو کوردیەک بگرین بۆ ئەوەی کوردستانێکی یەکگرت و بە کوردستانێکی هەماهەنگ و پێشکەوتومان هەبێ سەبارەت بە داگیرکاریەکانی تورکیا ئەمن ڕێیەکی جیاوازترم هەیە لەوە خەڵکەی کەوا بیرەکەنەوە داگیرکاریە یعنی بۆ نمونە مەسەلەن کەسێک کە خانیەکی دروستەکە سەرەتا تاپۆی خانیەکە یان شوێنەکەی بە ناوی خۆی کات و ئەو کاتی ئەچی بە احتیادی خۆی لەوێندەر خانوەکەی دروستەکە ئەوەی تورکیاش یعنی بە نسبەت هیمە داگیرکاریە بەڵام لە ڕۆژی دیکەگەر تەماشا بکەین داگیرکاری نیە ئەوان خاکەکەیان کڕیە لە من دەستی خۆیتیان کە دەشێن پێشڕەوی ئەکەن لۆ مەسەلەن حیزبەکان و ئەوانەی کە لە سەرەوەنە نەتوانن هیچ بەرپەتیان بدەنەوە ئیشەوێ ئەوان فرۆشتیتیان جەیەکیان ئاردەکە و خاکەکە و هەر هەمویان فرۆشتە تورکیا قەزیەی پەکەکەش ئەوان تەنیا چەکەکە بەبندەست بەهانەکە لەوان کە بەڵێ پەکەکە ئەوان بە تیرۆریستیان ناساندیە و تاکە بەهانەی وا و تاکە داگیرکاریوان لەسەرەوەیە کە بەڵێ پەکەکە تیرۆریستە ئەگەر نا هیچ شتەشی دیکە نییە هۆکاری ئەوەی کە کوردێک گر نییە لە بەرامبەر داگیرکاریەکانی تورکیا تەنیا ئەوەیە کە لایەنە سیاسەکان تەواوی مەسلحەتەکانیان لەگەڵ تورکیا هەر لە ناردنی نەفت و هەر لە هاوردەکردنی کاڵا بازرگانیەکان و هەر هەمویان لە ڕێگای تورکیا ئەوان لۆیە بە هیچ شێوەشی تورکیا ناکەنە دوژمنی خۆیان بە تاکید ئێستا ئەو کاتەیە کە کورد پێویستە هەمووی خۆی ڕێک بێخیتەوە یەکگربی هەمووی بێتەوە سەر سفرەی و هەموو ئامانزی حیزبیەکانیان بەولاوە بنێن و یەک ئامانزیان هەبی ئەویش کێشەی کورد و داگیرکاریەکان بی و چیدی کە تەشەنە نەکات.